ژمارەیەک گیراوی گرتوخانەی مەحاتە لە شاری هەولێر گوازراونەتەوە بۆ گرتوخانەکانی یاساییش لە هەولێر و شەقلاوە و دوهۆک. وامەزەندە دەکرێت ژمارەی گیراوە گوازراوەکان بگەنە 900 کەس و بە بیانووی نۆژەنکردنەوەی بەشێک لە گرتوخانەی مەحاتە گوازراونەتەوە. چەند کەسوکارێکی گیراوەکان دەڵێن گیراوەکانیان ڕێگەیان پێدراوە کە تەنها بە 2 خولەک پەیوەندی بکەن بە کەسوکارەکانیانەوە و ئاگاداریان بکەنەوە لەوەی لە گرتوخانەکانی یاساییشن. حوتی ئەم مانگە بەشێک لە زیندانیەکان وەک ناڕەزایەتیەک لە بارودۆخی گرتوخانەکە و ئازاد نەبوونی هەنێکیان سەرەڕای تەواوکردنی ماوەی سزادانەکانیان بەشێکی گرتوخانەکەیان سوتاند. گرتوخانەی مەحاتە لە بنەڕەتدا توانای جێکردنەوەی 750 گیراوی هەیە، بەڵام 2900 گیراو لە ناو گرتوخانەکەدان. ئەوە ژوای کردووە کە دۆخی سزادراوەکان خراپ بێت لە ڕووی شوێنی مانەوە و با سەربردنی ماوەی سزاکەیان. دەوترێت لە هەر ژوورێک نزیکەی زیاتر لە 80 گیراو جێگیرکراون، لە کاتێکدا ستانداردی ژوورەکە بۆ نزیکەی 20 کەسە. چەند زیندانیەک لە ڕێگەی ناردنی پەیام و دەنگی خۆیانەوە چەند جارێک زانیاری ئەوەیان گەیاندووە بە NRT کە ڤایرۆسی کۆرۆنا دۆخیەوانی با تەواوی خراپتر کردووە، چونکە زیاتر لە 11 مانگە نەیانتوانیوە چاویان با کەسوکارەکانیان بکەوێت. برادێک بە ناوی هەژار جەمال هەژار تعجیلی مەشهورە 3 ڕۆژ ئێستا 4 ڕۆژ خۆی ئیمتیحان کرد، بەڵام خوا جێڕایەوە یعنی لە ئیمتیحان بوو، خوا ڕحمی خۆی پێکرد، ئێستاکە هینایەتیانەوە هەر بە برینداری. C5 هۆڵی C5 گەورەکان هەموو لەنجەرن، C5 مانیان گرتیە بە کاملی مانیان گرتیە. محەممەد مەولود ڕوونی شۆکراوەی بەخۆی داکردی ئەوڕۆ بەو بەیانەی خوا ڕحمی پێکردی حەدم بووە. حاڵی حازر کە بەشێکیان گوازراونەتەوە بۆ گرتوخانەکانی یاساییش دەڵێن هەمان کێشەیان هەیە و دۆخیان لە ڕووی ژیان و جێگە و گوزەرانەوە خراپە، چونکە بە سەدان گیراو لە چەند شوێنێکی بچووکدا هێڵدراونەتەوە. بەرپرسانی چاکسازی کۆمەڵایەتی کە گرتوخانەکان لە ژێر چاودێری ئەواندان دان بەوە دادەنێن دۆخی گرتوخانەکان لە هەرێمی کوردستاندا لە ڕووی ستانداردەوە خراپە و هۆکارە سەرەکیەکەشی قەرەباڵغیەکەیەتی، بەڵام هێشتا نەیانتوانیوە ئەوە چارەسەر بکەن.